زۆر جار بەڵێندەران و بازرگانە دیارەکانی کورد ترسیان لە چوونیان بۆ بەغدای پایتەختی عێراق بووە، چونکە لە دوای ساڵی 2023ەوە ژمارەیەک بەڵێندەر و بازرگان فڕێنراون یان کوژراون. علی غالیبیش یەکێکە لە بازرگانە دیارەکانی کەرکووک پاشەوەی لەلایەن هەواڵگیری سوپا و بانک دەکرێت بۆ بەغدا لەگەڵ گەشتنی بەو شارە و لە ناوچەی شەعب لەلایەن ژمارەیەک چەکدارەوە هەوڵی فڕاندنی دەدرێت. بەڵام دوای ئەوەی پێداگیری دەکات کە لەگەڵ ئەو چەکدارانە بڕوات بەردەستڕێژی گول لە درا و کوژراوە. هاوکات لەگەڵ کوشتنی ئەو بازرگانە ئافسەرێکی سوپای عێراقیش کە هاوڕێی ئەو بازرگانەیە لەلایەن ئەو چەکدارانەوە فڕێنراوە و پاش چەند کاتژمێرێک ئازاد کرا. وتیانە بێ هەردووتان حازر بنە لەوێ لەلایەن استیخباراتەوە چەند سوالێکە پێتانڵێ ئەگەر نێنە استیخباراتیش ئاتانی هێینە یعنی دێنە شەریکە استیفسارتان لەگەڵاکە. پرسیارەکە یوت ئەو ڕۆژەی کە بارەکەت گەیاندۆتە ڕمادی کێ لێتی وەرگرتووە کام زابن ئێوە زابتەی لێمی وەرگرتووە خۆی بە وەرەقە لێم وەرەگرێ بە تەوقیع لێم وەرەگرێ. لە ڕابردوودا ئەو بازرگانە لەگەڵ سوپای عێراقکاری کردووە و بنزین و گازی بۆ ئۆپراسیۆنی جەزیرە و بادیە بۆ ڕۆمادی دەگواستەوە. هەرچەندە تا ئێستا دەستگا ئەمنیەکانی بەغدا هەی سەرەداوێکیان بۆ ئاشکراکردنی بکوژانی ئەو بازرگانە دەست نەکەوتووە ئامادەی هیچ لە دوانێکیش نین. بەڵام یەکێک لە براکانی پەنجەی تۆمەت بۆ هاوڕەکانی درێژ دەکات. خۆی ڕۆژێ پێش ئەوە لەگەڵ شخصێکایە دەمەقاڵی بووە پێشەوە کە ئەوە بۆ چۆش بۆ بەغا، بەڵام خەڵکی ترش برادرانی خۆشی ئەزانن مەسەرنەوەیەکەوە ئەو منزمی ئەو ئیشیانی کردیانەکەمێ منافسی هەبووە لەوێ منافسی هەبووە بەڵێ هەر هاوڕێی خۆی بۆ لەبەرەوەی ئەم برایم چەندێکە نەچووە بۆ بەغا بۆ ئیمڕۆڕۆی و ئەو دووسارەیە لەوێ وەسڵابوون بۆی چاوەڕێیان کرد. یعنی ئەیان ناسی بەناسین. بەپێی ئامارەکانی پۆلیسی کەرکووک لە نۆمانگی ئەم ساڵدا 13 کەس فڕێنراون و 13 کەسی تریش کوژراون کە بەشێک لەمانە کورد بوون و بەڵێندەر و کەساتی ناسراو بوونە. هەر بەپێی ئامارەکانی پۆلیسی کەرکووک لە ماوەی ئەو نۆمانگەدا زیاتر لە 61 تەرمینە ناسراو دۆزراونەتەوە. بە بۆچوونی بەشێک لە شارەزایانی ئەمنیش بەشێکی زۆر لەو حاڵەتانە پەیوەندیان بە گروپە چەکدارەکانەوە نییە و بە مەبەستی بەدەستهێنانی پارە بووە. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.